سڵاوتان لەبێت بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. ئەم کاتتان باشە. خۆشحاڵین لەوەی کە جارێکی تر بە بەرنامەی ئێمە و بینەرانەوە دەبینەوە میوانی ماڵەکانی ئێوەی خۆشەویست. عزیزان، ئەم بەرنامەیەش هەروەک بەرنامەکانی ڕابردوو کۆمەڵێک بابەتی جۆرا و جۆر لەخۆ دەگرێت و تا جێگایەکیش کە مەجال هەبێت وەڵامی پرسیاری بینەران دەدەینەوە. هیوادارین کە لە هەر کوێیەکان ساغ و سڵامەت بن و مەجالی ئەوەشتان هەبێت تا بە کۆتایی ئەم بەرنامەی خۆتان لەگەڵمان بن. شلشلة دروا وبلنجا اي وي وي لو قنجا شلشلة دروا وبلنجا شوكالي هورا معنا يا لوالي هلا بجا بايشين الولاي ابا للسرسيني كلنجا اضلم دبوري توا كاتدي بسر بنجا تلسي بعتري سملومي خاق ديو دروي دلي مسي شاو رشي برو قيتان اروك شرابي خسي اي وي وي لو قنجا شلشل دروا وبلنجا اي وي وي لو قنجا شلشل دروا وبلنجا شوكالي هورا معنا يا لوالي هلا بجا بايشين الولاي ابا للسرسيني كلنجا اضلم دبوري كاتدي بسر بنجاو هروكمي كوصالان رشتو تخالي ملت اخو كمي او كسي كوابر دنيا دلت دزان ما شيخ كجين شاواني فرلاك دكتشي أوري بروا كشمي ليبي وقيقولت أي وي وي لو قنجا شلشل دروا وبلنجا أي وي وي لو قنجا شلشل دروا وبلنجا شوكالي هورا معنا يا لوالي هلا بجا بايشين الولاي أبا للسرسيني كلنجا أضلم دبوري توا كاتدي بسر بنجا وشاو بلاق نازار وزاد جواني بسر شاند بخشانا زلفي رشيق قطراني خرفة وليداني دليم ميكشي حورا ماني لدوري بالا دقريم يا رجياني بياني اي وي وي لو قنجا شلشل دروا وبلنجا اي وي وي لو قنجا شلشل دروا وبلنجا شوكالي هورا معنا يا لو آلي هلا بجا بايشين الولاي ابا للسرسيني كلنجا اضلم دبوري توا كاتدي بسر بنجاو
بینەرانی ئازیز ئەمڕۆ یەکشەممە دەیمانگی گەلاوێژە. ئەم هەفتەیە هاوکاتە لەگەڵ سەرهەڵدانێکی مێژووی لە کوردستان. سەرهەڵدانێک کە دوای یەک مانگ بە مانگرتنێکی گشتی سەرکەوتوانە لە ڕۆژی 16 گەلاوێژی 1384 کۆتایی پێهات. لە سەرەتای بەرنامەی ئەم هەفتەیەماندا داستانی ئەو ڕووداوە مێژوویە و پڕ لە دەرس و ئەزمونەتان بە کورتی بۆ باس دەکەین. سەر لە ئێوارەی ڕۆژی 18 پوشپەڕی ساڵی 1384 هەتاوی هێزەکانی کۆماری ئیسلامی هەوڵیاندا یەکێک لە خەباتکارانی شاری مەهاباد بە ناوی کەماڵی ئەسفرام ناسراو بە شوانە سەید قادری دەست بەسەرکەن. کاتێک هەوڵەکانیان بە ئاکامایەوە شوانەیاندایە بەردەستڕێژی و برینداریان کرد. جەلادانی ڕژیمی ئیسلامی ئەو لاوە بریندارەیان ئەشکەنجە کرد، کوشتیان و تەرمی شێواوی ئەویان بەو پەڕی بێڕێزیەوە بە شاردا گەڕاند و دواتر ڕادەستی بنەماڵەکەیان کرد. مەبەستی ڕژیم لەم کردەوەیە چاوترسێنکردنی خەڵک بوو، بەڵام ئاکامەکەی بە پێچەوانەی ویستی ڕژیم هەڵگەڕایەوە. دانیشتوانی شاری مەهاباد کاتێک ئاگاداری ئەم جنایەتەی هێزەکانی ڕژیم بوون، بە کۆمەڵ چوونە بەردەم ماڵی ئەم لاوە خەباتکارە و هاوخەمیان لەگەڵ بنەماڵەکەی و نەفرەتی خۆیان لە ڕژیمی ئیسلامی دەربڕی. ڕۆژەکانی 19 و 20 پوشپەڕ خەڵکی تێکۆشەری شاری مەهاباد و بە تایبەت لاوان لە شەقامەکانی ئەو شارە دەستیاندایە خۆپیشاندان و بەدانی دروژم لە دژی هێزە سەرکوتگەرەکان نیشانیانداد کە هیچ جنایەتێکی ڕژیم بێوەڵام نامێنێتەوە. ڕۆژی 21 پوشپەڕ خۆپیشاندانەکان لە ئاستێکی بەرینتردا بەڕێوە چوو و هێرشی هێزەکانی ڕژیم لەگەڵ خۆراگری تێکۆشەرانی ئەو شارە بەرەوڕوو بوو. هێزەکانی ڕژیم تیار بە ئامرازەکانی سەرکۆت لە هەمان کاتدا لە ئاسمانەوە بە هێلۆکۆپتێر پشتیوانیان لێ دەکرا. لە ئاکامی ئەم بەرەوڕووبوونەوەیە لە نێوان هێزەکانی ڕژیم و خەڵکی خەباتکار و لاوانی مەهاباد 50 کەس لە خۆپیشاندەران دەست بەسەر کران. ڕۆژی 22 پوشپەڕ خەڵکی مەهاباد بۆ نیشاندانی ناڕزایەتی زیاتر بەرامبەر بە کردەوەی سەرکوتگرانەی هێزەکانی کۆماری ئیسلامی و میلیتاریزەکردنی شار هاوکات لەگەڵ درێژەی خۆپیشاندانی دوکان و بازار و ناوەندەکانی کاریان داخست. دوا بە دوای خۆپیشاندان بەرەوڕووبوونەوەی بوێرانە و ناڕزایەتی جەماوەری لە مەهاباد خۆپیشاندان و ناڕزایەتی دەربڕین لە دژی کۆماری ئیسلامی شارەکانی دیکەی کوردستانیشی داگرت. خەڵکی خەباتکار و لاوانی شۆڕژگەر لە شارەکانی شنۆ، پیرانشار، بانا، سەقز، سەردەشت، مەریوان، سنا، دیواندەرا، بۆکان و کامیاران و شار و شارۆچکەکانی تر بۆ پشتیوانی لە خەڵکی مەهاباد بەم خۆپیشاندان و ناڕزایەتیانە پەیوەست بوون. ئەوان وێڕای مەحکومکردنی کردەوەی سەرکوتگەرانەی ڕژیم چەند داخوازیەکیان هێنا گۆڕێ کە بریتی بوون لە ناساندن و سزادانی بڕیاردەران و بەڕێوەبەرانی ئەم جنایەتانە، ئازادکردنی دەستبەجێی گیراوەکان و ڕاگررتنی جنایەت و کوشتار لە کوردستان. ئەمە داخوازیەکانیان بوو. کاربەدەستانی کۆماری ئیسلامی لە جیاتی وڵامدانەوە بە داخوازی ڕەوای خەڵکی کوردستان هێزێکی زۆریان ڕژاندە کوردستان و بەریاندانە گیانی خەڵک. ئەم خەباتە ئەگەرچی داخوازی ڕوونی هەبوو، بەڵام بە شێوەی پڕژ و بڵاو لە شارە جۆراوجۆرەکانی کوردستان بەڕێوە دەچوو. بەرەوڕووبوونەوەی خۆپیشاندەران و هێزەکانی ڕژیم لەسەر شەقامەکان خەساری زۆرتری بە خەڵک دەگەیاند. لە شاری سەقز چەکدارەکانی ڕژیم ڕیزی خۆپیشاندانی خەڵکیاندایە بەردەستڕێژی گول لەو ژمارەیە گیانیان بەخت کرد و ژمارەیەکیش بریندار بوو. کاتیەوە هاتبوو کە هێز و توانای خەڵکی تێکۆشەر لە حرەکەتێکی ڕێکخرا و هاو ئاهەنگدا بە دوژمن نیشان بدرێت. کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمونیستی ئێران بۆ ئەم مەبەستە ڕۆژی 16 گەلاوێژی ساڵی 1384 وەک ڕۆژی مانگرتنی گشتی لە کوردستان ڕاگەیاند و بانگەوازی کۆمەڵە لە ڕاگەیاندنێکدا کە ڕۆژی 11 گەلاوێژ بڵاوکرایەوە بە ئاگاداری خەڵک گەشت. دوای بڵاوبوونەوەی بانگەوازی کۆمەڵە، لاوان و پێشڕەوانی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان لە شارەکان لە پێناو ئامادەکاری بۆ بە سەرکەوتن گەیاندنی مانگرتنی گشتنی کەوتنەخۆ. دام و دەستگاکانی ڕژیم بۆ پێشگرتن بە بەڕێوەچوونی مانگرتن هەوڵەکانی خۆیان دەست پێ کرد. نەیارانی ئەم حرەکەتەش لە ناو ڕێکخراوە سیاسیەکانی کوردستاندا چیان بۆ کرا لە پێناوی پێشگرتن لە سەرکەوتنی ئەم بانگەوازە دەریغیان نەکرد. کارگەشتە جێگایە کە ڕێکخراوێک کە بەداخەوە ناوی کۆمەڵەشی لەسەر خۆی داناوە بە دەرکردنی ڕاگەیاندنێکی ڕسمی داوای لە خەڵک کرد لەو حرەکەتەدا بەشداری نەکرد. سەرەڕای هەمووی ئەو هەوڵانە ڕۆژی 16 گەلاوێژ بە ملیۆن ژن و پیاوی تێکۆشەر و ئازادی خواست بە داخستنی دوکان، کارگە و ئیدارە و شوێنەکانی خوێندن و
ناوەندەکانی دیکەی کار وەڵامێکی یەکگرتووانە و کەموێنەیان بە کۆماری ئیسلامی دایەوە و هاوکاتیش نیشانیاندا کە بایەخێک بەکردەوەی تێکدەرانی نێرانی ئەم حرەکەتە نادن. خەڵکی ناڕازی لە شارەکانی مەهاباد، سەقز، بۆکان، سنە، شنۆ، پیرانشار، بانە، سەردەشت، ڕەبەت، مەریوان، کامیاران و دیواندەرە و شوێنەکانی دیکەی کوردستان بە شێوەیەکی بەربڵاو بە پێشوازی ئەم بانگەوازەوە هاتن و لە شارەکانی نەقەدە و ورمێش بەشێکی بەرچاو لە خەڵک لەم مانگرتنەدا بەشداریان کرد. بەم جۆرە ئەم مانگرتنە سەرکەوتوانە و شکۆدار وەک ڕۆژێکی مێژویی لە خەباتی خەڵکی کوردستاندا تۆمارکرا. ئەم مانگرتنە جارێکی دیکە نیشانیدا کە سەرڕای گشت جنایەتەکان و پیلانەکانی کۆماری ئیسلامی لە کوردستان ئیرادەی خەڵک بەرامبەر بە ڕژیمی کۆماری ئیسلامی و سیاسەت و کردەوەکانی قایمتر و ڕیزەکانیان یەکگرتووتر و پتەوتر بووە. سەرکەوتنی ئەم مانگرتنە لە هەمان کاتدا کە ڕیشەی لە چەندەی خەباتی پڕاوپڕ لە فیداکاری خەڵکدا بوو بە جەسارەت و خەباتی شێلگیرانە و یەک مانگەی خەباتکارانی مەهابات و باقی شارەکانی کوردستان جێگیرکرا. بەم مانگرتنە وشیارانەیە سەراسەری ڕێکخرا و سەرکەوتوانەیە خەباتی خەڵکی کوردستان لە دژی ڕژیم پێینایە قۆناغێکی دیکەوە، قۆناغێک کە تێیدا خەباتی وشیارانە ڕێکخرا و بە بەرنامە دەورێکی کاریگەر لە بەرەو پێشبردنی بزوتنەوەی شۆڕشگێڕانەی کوردستاندا دەبینێت. ڕژیم کە هێزی خەباتی یەکگرتوانەی خەڵکی بینی ڕۆژێک دوای مانگرتن و لە هەوڵێکی فریوکارانەدا هەیئەتێکی لا نیونەرانی مەجلسی ئیسلامی ڕەوانەی شارەکانی کوردستان کرد تا بەناو دڵنەوایی لە خەڵک بکەن. ئەندامانی ئەم هەیئەتە بە لێدوانی بێناوەڕۆکی بەرپرسانی ڕسمی وەک ئیمام جومعە و فەرمانداری شارەکان هێندێک نمایشیان ڕێخست و بەکردەوە داخوازەکانی خەڵکیان خستە پشتگوێ. بەڵام دەرسەکانی مانگرتنی گشتی چووە سەر ئەزمونەکانی هێزی لە بن نەهاتووی کۆمەڵانی خەڵک و بزوتنەوەی شۆڕشگێڕانەی کوردستانی هەنگاوێکی گەورەتر بەرەو پێش برد. بە کەڵک وەرگرتن لەم ئەزمونە بە نرخ و دەوڵەمەندە بوو کە جارێکی دیکە خەڵکی کوردستان بۆ دەربڕینی نەفرەت و بێزاری خۆیان لە ئێدامی فەرزادی کەمانگەر و هاوڕێیانی مانگرتنێکی شکۆدار لە ڕۆژی 23 مانگی گوڵانی ساڵی 1389 بەڕێوە برد و لە 21 مانگی خەرمانانی ساڵی 1397 لە ئێتراز بە ئێدامی سێ لاوی تێکۆشەر ڕامین حسین پەناهی، لوقمان مرادی و زانیار مرادی و موشکبارانی مقڕەکانی حیزبی دموکراتی کوردستان لە کۆیا ئەو حماسەیەیان دووپات کردەوە.
هاوڕێکی ئازیز بە نازناوی ئاواد لە شاری سەقزەوە لە نامەیەکدا باسلەوە دەکات کە بەخۆشیەوە لاوانی کۆمەڵ لە ئێرانی ئەمڕۆکەدا سکۆلار و لە هەمان حاڵدا عەداڵەتخواز و بەرابەری تەڵەبن. هەر بۆیە بۆچوونی ئەو هاوڕێ لاوانە لە شۆڕشی داهاتووی ئێران هاوشان لەگەڵ هەموو کرێکاران و زەحمەتکێشانی ئێران دەورێکی چارەنووسازیان لە شۆڕشی داهاتووی ئێراندا دەبێت. ئەمە تەنیا هەر ئاوات و ئارەزوویەکی شەریف نییە، بەڵکو واقعیەتێکی حاشا هەڵنەگری کۆمەڵایەتیە. ئەو ڕەنج و ئازارانەی کە خەڵکی ئێران لە ماوەی 42 ساڵی ڕابردوودا لە دەست دەسەڵاتی مەسهەبی چێشتویانە ئاستێکی بەرزی لە وشیاری و شعوری سیاسی و کۆمەڵایەتی بردۆتە ناخی ئەم کۆمەڵگایەوە. پێویستە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە بە ڕاشکاویەکی زۆرتر ڕوو لە نەوەی تازە پێگەشتوو بکرێ و هەوڵ بدرێ بۆ ئەوەی کە ئەو هەستە بنەڕەتیەی کە تیاندا پێکهاتووە بەرەو خەباتی سیاسی و بەرەو پەیڕەوکردن لە ئیستراتیژیەکی ڕزگاری بەخش بچێت. پێویستە جیایی دین لە دەوڵەت بە جددیەکی زۆرترەوە تەبلیغ بکرێت و ببێت بە دروشمێکی سەرتاسەری. ئاوەتی بەڕێز، ئەو لێکدانەوە و هەڵسەنگانەی ئێوە بە تەواوی لە جێی خۆیەتی. هەرچی ڕژیمی کۆماری ئیسلامی لە بابەت تەبلیغ و تەرویجی مەسەبیەوە ڕستویەتی بۆ تەخوری. ڕژیم دوا بە دوای هاتنە سەرکاری یاسای قەزایی ئێرانی بەپێی یاسای شەریعەتی ئیسلامیدانا. دادگای ئیسلامیەکان هەزاران ئینسانی کۆمونیست شەریف و ئازادی خوازیان لە ژێر ناوی دژایەتی لەگەڵ ئیسلام و محاربە لەگەڵ خوددا ئێعدام کرد. دڕندانەترین یاساکانیان بە پاساوی مەسهەبی لە دژی ژنان بەڕێوە بردو، سیستمی ئامۆزش و پەروەرشیان بە شێوەیەکی بەرنامە بۆ داڕێژراو کردە سیستمی مەسەبی. دەوڵەتی مەسهەبی و هەر چەشنە کەڵک وەرگرتنێک لە مەسەب وەک ئامرازێکی دەوڵەتی شیاوی ژیانی ئینسانی ئەمڕۆیی نییە. ئێستا کە خەباتی خەڵکی ئێران بۆ ئازادی و بۆ بەهرەمەندبوون لە ژیانی شیاوی ئینسان پێی ناوەتە قۆناغێکی نوێ و خەڵکی ئازادی خواز لە دروشم و داخوازیەکانیاندا ڕژیمی ئیسلامی و یاسا دژی ئینسانیەکانیان کردوتە ئامانج، ئێمەش وەکو ئێوە پێمان وایە دروشمی جیایی دین لە دەوڵەت ببێتە داخوازیەکی گشتی. مەسحەب دەبێت بە تەواوی و ببێ ئەملاو ئەولا لە دەوڵەت جیابێت. هیچ مەسحەبێک نابێت هیچ چەشنە دەستێوەردان و کاریگەریەکی لەسەر یاسای بنەڕەتی و کۆمەڵایەتی وڵاتدا هەبێت. ناوەند و دام و دەستگای مەسحەبی دەبێت بە تەواوی لە دەوڵەت جیا بکرێتەوە و هەر چەشنە یارمەتیەکی ماڵی و هیتر لەلایەن دەوڵەتەوە بۆ ناوەند و دامەزراوە و چالاکی مەسحەبی هەڵبوەشێتەوە. بەرپرسانی مەسحەبی نابێت لە هیچ چەشنە ئیمتیازێک چ بۆ وەرگرتنی پۆستی دەوڵەتی و چ لە بەرامبەر یاساکانی وڵاتدا بەهرەمەند بن. هەر هەڵاواردنێکی یاسایی بە پێی مەسحەب و جێگاو شوێنی مەسحەبی و یان بێباوەڕی ئەوان بە مەسحەب دەبێت هەڵبوەشێتەوە. نابێت لە قوتابخانەکان، زانکۆکان و باقی دامەزراوەکانی فێرکردن و بارهێنانی دەوڵەتیدا هیچ یاسا و ڕێسا و بارهێنانێکی زۆرەملی مەسحەبی بەڕێوە بچێت. هیچ مەسحەبێک نابێت مەسحەبی ڕسمی وڵات بێت. دەوڵەت دەبێت مەسحەب وەک ئەمری خصوصی کەسەکان بە ڕسمی بناسێت و تەواوی شارۆمەندان دەبێت لە هەڵبژاردننی مەسحەب و یان نەبوونی مەسحەب ئازاد بن. کەسایەتی و بیر و باوەڕی هیچ کەسێک نابێت لە بەڵگە و نووسراوەکانی ڕسمی وڵاتدا تۆمار بکرێت و سەرنجام مافی سیاسی و کۆمەڵایەتی یەکسان بۆ هەمووان دەبێت سربەخۆ لە بیر و باوەڕی مەسحەبی و غەیرە مەسحەبی دابین بکرێت. بینەرێکی ئازیزمان بە ناسناوی خەبات لە شاری سنەوە لە نامەیەکدا بۆی نووسیوین، ئێوە گەلێک جار باسی ئەو کەسانە دەکەن کە شەوانە ڕاخەر و ڕۆئەندازیان چەندی کە کارتۆنێکە و لە شەقام و کۆڵان و پارکەکان شەو بە ڕۆژ دەکەێنن. ئەوانە ژیانێکی پڕئێش و ئازاریان هەیە، بەڵام لەوەش گرنگتر ئەوەیە کە ئەو جۆرە کەسانە یان معتادن و یان لە بەردەم ئەوەدان ئەمڕۆ یاسبەی تووشی بەڵای ئێحتیات بن. لە کۆمەڵی ئێمەدا وەکو ئینسان چاو لەو کەسانە ناکەن، نەک هەر هیچ دام و دەستگایەکی دەوڵەتی نییە کە لە فکریاندا بێت، بەڵکو هەر کات مەئمورانی ئینتیزامیش بگەنە سەریان وەکو حەیوان ڕەفتاریان لەگەڵ دەکەن، بە لەقە و باتوم خەبەریان دەکەنەوە. زۆربەی ئەوانە لە هەمان کاتدا ئەنواعی نەخۆشیان هەیە،
کێ هەیە لە فکری دەوا و دەرمانیاندا بێت ئەو ئینسانانە دەیانهەوێت لە خەوش و خاڵی ئیحتیات پاک بنەوە ئەو ئینسانانە ئارەزووی سەرپەنایەکی ئاسوودەیان هەیە ئەو ئینسانانە غروریان هەیە و کاتێک پاسەوانێک ئەیان هەوێت پێیان دەکات ئێهانەتیان پێ دەکات دڵیان دەشکێت و لە تەنیایی خۆیاندا بە کۆڵ دەگرین ئەوانە کە دەڵێم نەک هەر بە چاوی خۆم دیتی و من بەڵکو بەداخەوە خۆشم بەسرم هاتووە ئەوە تەنیا گۆشەیەکی بچووک لە ژیانی خۆشمە هەر بۆیە لێرەدا ڕووم لەو ئینسانانەیە کە تووشی واها چارەنووسێک هاتوون ئەوەیەکە پێش هەموو شتێک و پێش هەموو کەسێک پێویستە خۆیان لە فکری خۆیاندا بن دەزانم کارێکی ئاسان نییە بەڵام ئەرزشی ئەوەی هەیە کە خۆیانی پێوە ماندوو بکەن ژیانی معتادی و کارتۆنخەوی چارەنووسی چارە هەڵنەگر نییە ڕاستە کە دەبێت کۆمەڵ و دەوڵەت ئەرکی چارەسەرکردنی ئەو ئازارەوە ئەستۆ بگرن بەڵام ئەگەر ئەو جۆرەی کە پێویستە جێبەجێ نەبوو پێویستە خۆمان قۆڵی همەتی لێ هەڵماڵین و بچینە جەنگی ئەو بارودۆخەی کە تێکەوتوین ژیان شیرین و ئەرزشمەندە با بە ئیرادەی پتە و ڕێگا نەدەین کە ئەم شیرینیەمان لێتاڵ بکات زۆر سپاس بۆ خەباتی بەڕێز و نامە پڕناوەڕۆکەکەی هیوادارین لە داهاتوودا زیاتر لە ئەزمموی خۆی وەکو کەسێک کە ئەتیادی هەیە و کارتۆنخەوێکی پێشوو کە گەڕاوەتەوە سەر ژیانی ئاسایی ئێستای بۆمان بنووسێت و لەو ڕێگایەوە ئەرکی خۆی بەرامبەر بە هاوچارە نووسانی بە ئەنجام بگەێنێت. Alors, la dernière chanson que je vais vous interpréter s'appelle Run Run. Et cette chanson, elle a été écrite de manière très décontractée, légère, mais ce sont surtout des mots justes et simples qui disent qu'on court très vite après certaines choses qui sont malheureusement futiles. Et c'est surtout une chanson qui rappelle que le bonheur, c'est pas quelque chose qu'on atteint, c'est pas quelque chose qu'on essaye d'avoir. Le bonheur, c'est juste de comprendre qu'il faut accepter ce qu'on a déjà. Le bonheur, ça se trouve dans les choses simples. Et Run Run est là pour nous le dire. Alors on est parti. doucement, la vie aurait un goût
sucré, une chanson ou deux, un ukulélé. Pas de stress, je me laisserai aller au gré du vent. Pourquoi tu run, never stop? Trop déterminé, tu vises le jackpot. Prêt à sacrifier tout pour ton job. Et tu finiras lonely, you only, so lonely. Cause you wanna run, never stop. Trop déterminé, tu vises le jackpot. Prêt à sacrifier tout pour ton job. Et tu finiras lonely, you only, so lonely. Cause you wanna run, never stop. Trop déterminé, tu vises le jackpot. Prêt à sacrifier tout pour ton job. Et tu finiras lonely, you only, so lonely. Cause you wanna run, never stop. Trop déterminé, tu vises le jackpot. Prêt à sacrifier tout pour ton job. Et tu finiras lonely, you only, so lonely. Pourquoi tu run, pourquoi tu run, pourquoi tu run, pourquoi tu run, yeah, run, pourquoi tu run, pourquoi tu run, pourquoi tu run, never stop. Trop déterminé, tu vises le jackpot. Prêt à sacrifier tout pour ton job. Mais tu finiras lonely, you only, so lonely. Cause you wanna run, never stop. Trop déterminé, tu vises le jackpot. Prêt à sacrifier tout pour ton job. Et tu finiras lonely, you only, so lonely, you only. Lonely, so بەداخەوە ئاگادار بووین کە ڕۆژی شەممە نوێی مانگی گەلاوێش هاوڕێ ڕەحیم حەسەنزادە ناسراو بە ڕەحیم گاپیس کەسایەتی خۆشنا و پێشمەرگەی خەباتکاری کۆمەڵا ماڵاوایی لە ژیان کرد. هاوڕێ ڕەحیم دانیشتووی گوندی میراوەی شنۆ بوو. ئەو هاوڕێیە کەسایەتێکی زەحمەتکێش تێکۆشەرێکی دڵسۆزی ڕێبازی کۆمەڵە بوو و تا دوایین هەناسەکانی ژیانی پێی وەفادار مایەوە. هاوڕێ ڕەحیم لە ساڵی 1358 هەتا ساڵی 1361 هەتاوی لە ڕیزی پێشمەرگەکانی کۆمەڵەدا بوو. لە ساڵی 1360 لە شەڕ لەگەڵ هێزە داگیرکەرەکانی کۆماری ئیسلامی لە ناوچەی شنۆ بە توندی بریندار بوو. ئەو ئازیزە لە ساڵی 61 بۆ یارمەتیدان بە بژێوی ژیانی بنەماڵەکەی گەڕایەوە نێو کەسوکاری، بەڵام کەسایەتی شەوڕژگەرانەی خۆی ڕاگرت و هەمیشە وەک کەسێکی دڵسۆزی کۆمەڵە لە کۆڕ و کۆمەڵەکاندا بەشدار دەبوو. لەو ساڵانەی دواییدا هاوڕێ ڕەحیم تووشی نەخۆشی بوو وە سەرنجام بەرەبەیانی ڕۆژی شەمە دڵە گەورەکەی لە لێدان کەوتوو بۆ هەمیشە ماڵاوایی لە ژیان کرد. ئێمەش بەم بۆنەوە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە لەلایەن هەموو هاوڕێیانی کۆمەڵەوە پڕ بە دڵ سەرخۆشی لە هەموو ئەندامانی بنەماڵەکەی و دۆستان و هاوڕێیانی لە ناوچەکانی شنۆ و نەغەدە دەکەین و خۆمان بە شەریکی غەمیان دەزانین. یادی ئاوزیزی هاوڕێ ڕەحیم بەرز و بەڕێز بێت. بەڵێ بینەرانی ئازیز، گەشتینە کۆتایی بەرنامەی ئێمە بینەرانی ئەم هەفتەیە. زۆر سپاس بەوەی کە تا ئێستا لەگەڵمان بوون. چاوەڕێی نامە و ئیمەیل و پەیوەندی ئێوەین. بۆ هەرچی ڕازاندنەوەی بەرنمەکەی خۆتان پەیوەندیمان پێوە بگرن و ڕاوبۆچوونەکانتان باس بکەن. هەر شاد و بەختەوەر بن و ماڵاوە.